سڵاتانێ بێم کاتتان باش بەنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. تا دێت کاردانەوە و یەکەوتەکانی هێرشە موشکەکەی سەر ئێران زیاتر دەبێت. هەردوێنێ حکوومەتی عێراق لە ئەنجومەنی ئاسایشی نەتۆ یەکگرتووەکان سکاڵا لەسەر حکوومەتی ئێران تۆمار دەکات. ئەمە لە کاتێکدا لە 2023ەوە ئەمە یەکەم جارەکە حکوومەتی عێراق بەم شێوەیە سکاڵا لەسەر ئێران تۆمار بکات. ئەمە بەدەلەوەی کە لە سەروبەندی هێرشەکە و لە کاتی چوونی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی عێراق بۆ شوێنی ڕووداوەکە هەموو ئەو چیرۆکانی ڕەت کردەوە کە ئێران لەبارەی هێرشە موشکێکەوە ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی لە هەرێمی کوردستان کرد و ڕایگەیاند. ئەم شوێنە شوێنی ماڵی بازرگانێکی مەدەنی و هیچ پەیوەندێکی بە بنکە و بارەگای مۆسادەوە نییە. ئەم ڕووداوانە ئەم هێرشانە بە نەتیجە بەکوێ دەگات؟ ئایا بێدەنگی ئەمریکا تاکوێ دەڕوات؟ چونکە وەک دەوترێت ئەوەی کاکراوە لە هەولێر بە پێی یەکەم هێرشە بۆ سەر ئەمریکا بۆ تا ئێستا هەڵوێستێکی ڕوونی فەرمینیە کە بە ئەندازەی ئەو هێرشەی کراوە جۆیەک لە بەرپەرچدانەوەی خێرای هەبێت. حتمما لەگەڵ ئەمانە تا چەند پێویستە استراتیژێتی ئەم ناوچەیە جارێکی دیکە پێداچوونەوە بە پەیوەندیەکانی نێوان عێراق و هەرێمی کوردستان لەگەڵ ئێراندا بکرێت بۆ ئەوەی کە بەرنامەیەکی ڕوون هەبێت جارێکی دیکە ئێران ڕێگە بەوە نەدات ئەم هێرشانە دووبارە بکاتەوە. حتمما لەگەڵ هەمومانە کۆمەڵی وردەگاری دیکە دەکەمە تەورێک و وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز کاک ئەکبەر حیدەرخان بەرپرسی لقی 15 خانەقینی پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ ئەم دەرفەتە کاک ئەکبەر بەخێر بێیت. زۆر سپاس بۆ جەنابتان. سڵاو و ڕێز بۆ بینەرانی خۆشەویستی سلێمانی تیڤی. دووبارە بەخێر بێیت. زۆر سپاستان دەکەم. کاک ئەکبەر لەماوەی چەند ڕۆژی ڕابردوو حتمما لێکدانەوە و شرۆڤەکارەکانت بینی لەسەر ئاستی نێودەوڵەتی نێوخۆیی سەبارەت بە هێرشە موشکەکەی ئێران بۆ سەر هەولێری پایتەختی یاریمی کوردستان. پرسیارەکە بە کورتی و بە بوختی ئەوەیە، بۆ هەولێر؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان، سوپاس بۆ ئەم دەرفەتە. سڵاو و ڕێز بۆ بینەرانی ئەم تەلەڤیزیۆن و ئەم شاشە خۆشەویستی سلێمانی تیڤی. حقیقەتەن بۆ هەولێر لەبەر ئەوەی کە هەولێر پایتەختی کوردستانی باشوورە، لەبەر ئەوەی کە هەولێر دڵی کوردستانی باشوورە، لەبەر ئەوەی کە هەولێر جێگای ئومێدی 30 بۆ 40 ملیۆن کووردە لە هەر چوار پارچەی کوردستانی دابەشکراوە. بۆیە بە حقیقات فۆکسی نەیاران و دوژمنان و ناحەزانی کورد و کوردستان لەسەر هەولێرە، چونکە سەرکردایەتی سیاسی کورد لە هەولێر نیشتەجێبوونە و ئاوەدانی دەستی ئاوەدانی و دەستی خزمەتگوزاریش لە هەولێرەوە بەڕاستی لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و لە ڕووی ڕۆشنبیری و لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە هەولێرەوە ئاراستا ئەکرێ. بۆیە ناحەزان و دوژمنان و نەیاران ئەیانەوێ ئەو حرەکە باشەی کە لە هەولێر هەیە ئەیانەوێ بیوەستێن، ئەیانەوێ چۆن پارێزگاکانی تری عێراق چۆن کاول و وێرانە ئەیانەوێ هەولێریش بەو وێرانیە ببینن. ئەوان چاوی ئەوەیان نییە کە هەولێر بەم ئاوەدانیە و بەم ئەمنیەتە و بەم ئاسایشە و بەم خۆشگوزەرانیەی کە دانیشتوانی هەولێر هەیانە ببینن و لە پێناو ئەوەیە ئەیانەوێ ئەم حرەکەیە بوەستێنن. هەولێر بۆیە دژایەتی هەولێرەکەن باشە و لە دژایەتیکردنی هەولێرەوە دژایەتی کوردستانەکەن. بۆیە مەبەستیانە بە حقیقات ئەم حرەکەیەی کە هەیە لە ڕووی ئاوەدانی و لە ڕووی سەقامگیری و لە ڕووی خەدەمات و خۆشگوزەرانی و لە ڕووی ئەوەی کە هەولێر و کوردستان بۆتە جێگەی ئومێد و متمانە بۆ هەموو کورد لە هەر چوار پارچە و لە تەواوی دنیا باش ئەیانەوێ ئەمە لاواز بکەن، ئەیانەوێ ئەم هێز و قووەتەی هەولێر زەعیفکەن، لاوازیکەن، تێکی بشکێنن. بەڵام وەکو جەنابی سەرۆک ئاماژەی پێکرد، ئەوان ئەتوانن بمان کوژن، نەیاران و دوژمنان ئەتوانن بمان کوژن، بەڵام ناتوانن ئیرادە و کەرامەتمان بشکێنن. هەولێر دەچێتە ژێرباری هێرشانە یان لایانی کەم ئەو ئامانجوو بەرنامەی کە ئێران لە پشتی هێرشەکەەوە دایڕشتووە لە استراتیژێتی خۆیدا وا دەکات هەولێر لەو پێشکەوتنە لەو عمقا استراتیژێتە گرنگەی کە لە ڕۆژڵاتی ناوەڕاستدا هەیەی وەکو ناوچەیەکی ئارام سیر دەکرێت پاشەکشە لەمە دەکات؟ هەولێر تەسلیم نابێت. باشە کە ئەڵێم هەولێر تەسلیم نابێت بە معنای ئەوەی کە کوردستان تەسلیم نابێت. ئێمە گەلی کوردستان، میلەتی کوردستان بە خوێن پارێزگاری لەم دەستکەوتان ناکەین و ئەم دەستکەوتانەش کە ئەمڕۆ ئێمە و نەوەکانی ئێمە مەمارەسەیەکەن و تایە ژیان بەسەر ئەبەن دەستکەوتی 100 ساڵی ڕابردووی خەبات و تێکۆشان و قوربادانی گەلێکی زوڵم لێکراوە، گەلێکی ستەم لێکراوە. بەڕاستی باشە هەولێر و کوردستان
هەروە بە ئاسانی نەهاتوۆتە ئەم مەرحەلەیە و نهاتوۆتە ئەم قۆناغا. بۆیە بەڕاستی هەولێر تەسلیم نابێت و هەولێر بەردەوامە بێت لەوەی کە چۆن لە ساڵانی ڕابردوو چەتری کۆکردەوەی پێکەوە ژیان برایەتی تەبایی لە نێوان نەتەوەکان لە نێوان ئەدیانەکان ڕوونە بووە و هەموو کەسێک لە سایەی هەولێر و لە سایەی حکوومەتی هەرێمی کوردستان بە ئازادی بە سەربەستی بە شەرەف و کەرامەتەوە ژیانی خۆی ممارەسە کردووە لەمە و دواش هەولێر هەر هەمان هەولێرە بێت. هەولێری هۆڵاکە وەزێنە هەولێر تەسلیم نابێت، کوردیش تەسلیم نابێت. ئەگەر بە خیاڵی خاوی ئەوان بیانەوێ بەم ساروخانە ئیرادەی ئێمە تێک بشکێنن زۆر غەڵەتن. کاگەک بەر بۆ نمونە بۆ تەسلیم نەبوونی هەولێر لە نێویدا هەرێمی کوردستان کە هەولێر ئێستا زمان حاڵی ئەم بابەتەیە دەبێ هەوڵەکان چی بێت لایانی کەم لەسەر ئاستی نێودەوڵەتی نێوخۆی و ئەو هێز و قووەتە چیە لە پشت ئەوەیە کە بۆ نمونە هەولێر دەپارێزێت خۆ هەتا دوێنێ یعنی دوای هێرشەکە دەنگدانە و لێکەوتەکان ئەوە بوو کە بۆ نمونە ئێران چەندێک لێدان بۆ لە هەولێر ئەوەندە لێدان بۆ لە ئەمریکا. هەڵوێستی وڵاتانی ئەوروپا چۆن دەسەلمێنی بۆ نمونە لە دۆخێکی ئاوەهادا پێ وایە ئەوەی کە کراوە لە ئاست گەورەی هێرشەکەدا شتێکی باش بووە؟ ئەم جارەیان من بە باشیە بینم باش و هێز و قووەتی هەولێریش لە ئیرادەی ملەتی ئێمەیە. هێز و قووەتی ئێمە لە ئیرادەی ملەتی ئێمەیە، لە خۆڕاگری ملەتی ئێمەیە، لە خوێن بەخشینی ملەتی ئێمەیە. پێش هەموو شتێک ئێمە پشت ئەستوری بە جەنابی سەرۆک بارزانی بە هەڵوێستی جەنابی سەرۆک بارزانی و پشت ئەستورین بە خۆڕاگری و ئیرادەی ملەتی کورد بە کوردستانیان. من ئەم جارەیان بە تایبەتی برا گەورەش جەنابی کاک مەسرور بارزانی لە داڤۆس توانی دەورێکی گەورە و دەورێکی ئەساسی و سەرەکی ببینێت لەوەی کە حقیقەتی ئەم بردومانکردانە بە هەموو دنیا بناسیێنێت و دەرفەتێکی باشیش بوو و ئەتوانم بڵێم لە دوای 20 ساڵی ڕابردوو لە دوای 2023ەوە یەکەمین جارە کە عێراقیش بە ڕاشکاوی بەم شکڵە هەڵوێست وەربگرێ. ئەوەش بۆ ئێمە گرنگە چونکە ئێمە وەکو کوردستان هەرێمێکی باوەڕپێکراوین قوارەیەکی دیاریکراوین لە چوارچێوەی دەستوری عێراق لە چوارچێوەی دەوڵەتی عێراق لە چوارچێوەی وڵاتی عێراق. باشە کوردستان هەرێمەیەکە، کوردستان دەوڵەتێکی سربەخۆ نییە تا ئێمە خاوەن سیادەیەکی سربەخۆ هەبی. سیادەی کوردستان و سیادەی عێراق لە ئەستۆی دەوڵەتی عێراقیە. ئەوان مەسئولن، ئەوان پرسن توانیوێتی کاگەکبەر ئەم سیادەیە تا ئێستا من و تۆ گفتوگۆ دەکەین و خۆی بیپارێزێ چونکەم سەرنجەکان ڕخنەکان کەم نین لەوەی کە عێراق خۆی بەشێکە لەم یاریکە لە مەنتیقەکە ڕوو دەدات بۆی کە دووبارەبوونەوەی چەندین جاری هێرشەکان وا دەکات بۆ نمونە دەستی ئێران زیاتر باڵاکە بۆ دووبارەبوونەوەی هێرشەکانی عێراق. ئەو هەوڵی کە داوێتی ئەو ڕێگری کە کردوێتی لە بەرامبەر ئەم هێرشانە هەوڵێکی باش بووە. عێراق ئەم جاریان هەوڵێکی باش بووە، ئەم جاریان هەڵوێستی عێراق هەڵوێستێکی باش بووە، بەڵام لە ماوەی 20 ساڵی ڕابردوو عێراق نەیتوانی وەسیادەی عێراق بپارێزێت چونکە هەم خەرقی ئاسمانی عێراق کراوە هەم خەرقی زەوی عێراقیش کراوە بە درێژایی سنوورەکان لە زۆر شوێنەوە، یعنی هاتوونەتە ناو خاکی هەرێمی کوردستان و هاتوونەتە ناو خاکی عێراق. بۆیە عێراق بەرپرسە وەکو دەوڵەت سیادەی عێراق و پارێزێت. باشە کاگە بەرتخواوە هەر پرسیارە بوون بۆ نمونە هەڵوێستەکەی ئەم جارەی عێراق کە ئەوەندە جیاواز بوو ئەوەندە بە گەرموگوڕی لەلایەن سەرکردایەتی سیاسی کورد هەتا پێشوازی دەکرا پەیوەندی بە ناڕەوایەتی جۆری هێرشەکەەوە هەبوو یا خۆت هەر پەیوەندی بە عەلاقە و پەیوەندی نێوان هەرێم و عێراق هەبوو. ئەتوانین لە هەردوو ڕۆگەوە تەماشای بکەین. باشە پەیوەندی بە هەردوو ڕۆکەوەیە هەم وەکوەوەی کە ئەمە نەحەقیە، ئەمە زوڵمە، ئەمە ستەمە بەرامبەر بە هەرێمی کوردستان و بەرامبەر بە خاکی عێراقە کرێن. باشە چونکە ئەوەی کە ئەوان ئیدعایەکەن تەنها خەیاڵێکی خاوە، ئیدعایەکی پڕ و پوچە، لە حەقیقەت واقعی نییە، بوونی نییە. ئەو ماڵە ماڵی بازرگانێکی کووردە، ماڵی سەرمایه‌دارێکی کووردە، ماڵی هاوڵاتی هاونیشتمانیەکی کووردە، ماڵێکە وەکو ماڵەکانی کورد هەموو ماڵەکانی تری ئەم نیشتمانە. ئەوان لە نیوەشەوێکی تاریکە بەو ساروخانە دایان لە ماڵێک کە منداڵی تیاشەهید کراوە، منداڵی یەک ساڵانی تیاشەهید کراوە، کاکە پێشڕەوی تیاشەهید کراوە، ژن و مناڵی تیا بریندار کراوە. یعنی بەڕاستی نازانم گەورەی ئەم پەلاماردانە لە چی بێت تۆ هێرش بکەیت لەسەر ماڵێک کە خەڵکێکی مەدەنی خەڵکێکی سیڤیلی تیا دانیشتووە. گەورەی ئەم هێرشە چی بێت؟ ئەوان ئەدعاکەن کە ئەمە بارەگای موسادا،
بەڵام تەنها خەونە ئەمان بخەیاڵە ئەمان ئەوشی کە یعنی لە زیهنی خۆیانە پەروەردەیەکەن ئەگەر ئیسرائیل دەوڵەتە و ئیسرائیل لەسەر خەریتەیە و ئیسرائیل سنووری دیاری کراوە و ئیسرائیل ڕاشکاوانە لە بەرامبەری ئەوان و لە بەرامبەری هەموو وڵاتانی تری دنیا وەستاوە ئەگەر ئەوان دوژمنی ئیسرائیلن ئەتوانن زۆر بە ئاسانی لە ئیسرائیل بدەن و پەلاماری ئیسرائیل بدەن و هێرش بکەنە سەر ئیسرائیل بەڵام ئەو قوتیان نییە بەرامبەر بە ئیسرائیل ئەو هێزەیان نییە بە ئیسرائیل ناوێرن دێن بە گەلێکی ستەم لێکرا وەکو کوردستان قوتی خۆیان و هێزی خۆیان پیشانەدەن کە ئەمەش ئازایەتی نییە ئەمە شجاعەت نییە کەواتە هێرشەکەی ئێران پەیامە بۆ وڵاتانی هاوپەیمانی هەرێمی کوردستان یاخود بە هێندەی ئەمە بۆ وەستان و ستۆپکردنی هەولێرە لەو پێشکەوتنەی کە لەسەری بەردەوامە هەم پەیامە بۆ هاوپەیمانەکانی کوردستان باشە و هەم ئەیانەوێ حقیقەت ئەم ئاوەدانیەی کوردستان بوەستێنن ئەم گەشە سەندەی کوردستان ڕوونە بوەستێنن ئەوان هەدەفیان ئەوەیە ئەوان دوای 2500 ساڵ دەوڵەت بوونیان ئەو خۆشگوزەرانیەی کە هەرێمی کوردستان هەیە لە لای ئەوان نییە تەماشای ملەتانیەوە بکە ئێمە وەکو نژادی ئارین کورد ڕوونە لەگەڵ ملەتانی ئێرانە ئێمە وەکو نژاد یەک نژادی باشە وە سنوورێکی هاوبەشی فراوانیشمان هەیە لەگەڵ ئێران ئێمە دوژمنی ئێران نین بەڵام ئێران یعنی بە خەونی خۆی ئەمە دروستەکە تەنها ئەوەیە کە لەبەر ئەوەی کە نەڕەزایەتی لە ناو سنوورەکانی ئێران و لە داخلی ئێران دروست نەبێت ئەم شەڕە ئەم ئاگرێت دێت ئەم فیتنەیە دێت لە کوردستان بەرپاکە ئەچێت لە سووریا بەرپایەکە ئەچێت لە یەمەن بەرپایەکە ئەچێت لە لوبنان بەرپایەکە کەواتاڵێن بەشێکی دەراویشتەی ناڕەزایەتەکانی ناوخۆی خۆی ڕوونە بکاتەوە کەواتە بەشێکی مرشانە پەیوەندی بە ناوخۆی ئێرانەوەی هەروەکو شرۆفەکارێکی نێودەوڵەتی دەڵێت هەر کاتێک ئێران لە قەیرانێکی ناوخۆی ئەمنی گەورەتا بێ ئەوە بە موشک ڕاستەوخۆ وەڵام دەداتەوە بەزمێ دروستەکە فیتنەیە دروستەکە نائارامیە دروستەکاتەنها بۆ ئەوەی داخل پەردەپۆش بکە باشە حقیقەتە هەر ئەوەشی بۆ منە پشتڕاستی ئەم بۆچوونە دەکاتەوە لە سەروبەندی هێرشەکە کاتێکە دەکرێتە سەر هەولێر ینی بە سێ بەیاننامە ئێران قسەی دەبێت لە بەیاننامە یەکەمدا دەڵێت ئەمە لە پێناو تۆڵەکردنەوە لە تەقینەوەکانی کرمان ئەمەمان ئەنجام بەیاننامەی دووەما دەڵێت لە ئەنجامی ئەو پەلامارەی کە کراوتە سەر هەندێک شاری ئێران بە تایبەتی کەسی دووەمی نوجەبا لە عێراق دەکوژرێت ئەمە پەیامێکە بۆ ئەوە لە سێما دەڵێت ئەمە بارگایکی موسادەیە لە هەولێر بۆی ئێمە هێرشەکەمان ئەنجام داوە ئەم ڕاڕایی و پشێوێ لە بەیاننامەکانی ئێراندا دەرخەری چییە؟ دەرخەری ئەوەیە کە هیچ لەو سێ پەیامە هیچیان حقیقەت نییە باشە هیچیان ڕاستی نییە بۆیە هەر جارێک بە شکلێک ئەوێ پەردەپۆشی بکە و پەردەپۆشکردنەگەشت بۆی سەر ناگرێت چونکە ملەتانی ئێران زۆر لەوە زیرەکتر و وشیارترن کەم بەم پەیامە ناڕاستانە بخەڵەتێن ڕوونە ئەوان ئەزانن کە ئەمە زوڵمێکە دەرحەق بە ملەتی کوردستان و بە کوردستان نەکرێت ئەگەر ئەوەی نوجەبا کوژرای بێ ئینتقام لەوان بکەن ئەمە ئەمریکا بە ڕاشکاوی ئەڵێ ئێمە کردومانە خۆ نایشارنەوە ئەوەی کرمانیش بە اعترافی خۆیان وتیان تاجیکی کردوێتی تەقینەوەکان تاجیکی کردوێتی ئەوە تاجیکستان و سنووریان هەیە لەگەڵەوانەوە با بچن ئینتقام لە تاجیکستان بکەن لە تاجیک بیکەن بۆ لە کوردیەکەن بۆ لە کوردستانیەکەن نا تەنها ئەمە وەکو باسم کرد لە سەرەتاشەوە زوڵمە لە کوردستانیان یەکەن و هەدەفیشیان ئەوەیە یەک ئەم قەوارەی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەم هەرێمەی کوردستان ئەم حکوومەتی هەرێم ئەم ئیدارەیە لاواز بکەن ڕوونە چونکە ئەمان بمانەوێ نەمانەوێ ئەزانن ئەم قەوارەی هەرێمی کوردستان ئەمڕۆ بێ یاسبەی لەسەر ئیرادەی گەلی کوردستان ئەبێ بە دەوڵەت بەخۆشی بێ بۆ ناخۆشی بێ کوردستان ڕۆژێک دێت ئەبێ بە دەوڵەت چونکە هەموو نەتەوەکان کە لە دایکە بن بە ئازادی لە دایکە بن ئێمەش تەنها نەتەوەیەکین لە هەموو دنیاە کە خاوەن دەوڵەتی خۆمان و دەوڵەتی خۆمانین ئێمە نیشتمانی خۆمان هەیە خاکی خۆمان هەیە ئاڵای خۆمان هەیە هێزی پێشمەرگەی خۆمان هەیە ملەتی خۆمان هەیە کولتوری خۆمان هەیە بەڵام ئەوەی کە بۆتە تۆقێنەری ناحەزان و نەیارانی ئێمە و ئەو چوار دەوڵەتەی کە کوردستان بەسەریانە دابەش کراوە باش ئەوەیە کە ئەوان نایانەوێت بەشێ لە خاکی کوردستان کە دراوە بەوان پێشووتر لە 100 ساڵی ڕابردوو کە دراوە بەوان جارێکی تر ئەو بەشە خاکە بگەڕێتەوە سەر باوەشی کوردستانی گەورە و کوردستانی گەورەش دەوڵەتێک بێ وەکو دەوڵەتەکانی تر
و هاوسەیەکی باش بێ بۆ ئەوان برایەکی باش بێ بۆ ئەوان. کاک ئەکبەر لە واقعی حاڵدا شتێکەیە بەناوی ئەوەی کە نزیک ببینەوە لە ڕاگەاندنی دەوڵەتی کوردستان، یعنی ئەمە باس دەکرێت بۆ نمونە هەندێک لە شرۆڤەکاران دەڵێن یەکێکی دیکە لە دەرەنجامی دەرهاویشتەی ئەمێرشانە ئەوەیە کە منتیقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی داڕشتنی سیاسی و جیۆسیاسی و جارێکی دیگەدا دەڕژرێتەوە. ئێران دەیەوێت هەر لە ئێستاوە بۆ نمونە شێر و پێگەی خۆی دیار بێت، یان نانی کەم بە هاوپەیمانەکانی بڵێت هەتا من لەم ناوچەیەدا بم چیم بێ دەتوانم بیکەم بۆ ئێوە بۆتان نییە هەندێک سنوورێ بیبەزێنن. ینی ئەمە دەکاتە ئەوەی کە نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جارێکی دیکە دابڕێژرێتەوە بە تایبەتی لە دوای غەزە ئەم بابەتە زۆر زەق کراوەتەوە. دوور و نزیک پەیوەندی بەم بابەتەوە هەیە و مەوقعی هەرێمی کوردستان چی بەسەر دێ لەم نێوەندەدا؟ بە تاکید ڕاپرسی لە هەرێمی کوردستان ئەنجامدرا. باشە. لە 1970 خواستی ئەم میلەتە داواکاری ئەم میلەتە بەڵێ بوو بۆ سەربەخۆی کوردستان. 1970 ڕێژەیەکی زۆر بەرزە بۆ سەربەخۆیی. بۆیە ئەمە خواست و ئیرادە و داواکاری ملەتێکە کە 100 ساڵە زوڵمی لێکرێ، 100 ساڵە ستەمی لێکرێ. بە ئەنفال و بە کیمیاباران نەیانتوانی ئیرادەی کورد تێک بشکێن و کورد لە شۆڕشی خۆی بەردەوام بوو. باشە. هەتاوەکو لە ڕاپەڕینی 92 کورد گەیشت بە ئامانج و ئەم هەرێمە ئازاد کرا. ئێستاش دەرەنجامی ئەو ڕێفراندۆمە کە کرا ئەو ڕاپرسیەکە کراوەکو ئاماژە پێکردە 1992 ئەم میلەتە خواستی ئەوەیە کە کوردستان سەربەخۆ بێت. ئەوەش مافە مافێکی ڕەوای هەموو نەتەوەیەک هەموو قەومیەتێک. بەڵام کاک ئەکبەر بۆ لەوانەیە هاوڵیان لە ئێمە زەوت کردووە. هاوڵاتیەک ڕەنگە ئێستا سەری ئەم بەرنامەی بکا بڵێت ئێمە دەوڵەتمان ڕانەگەاندووە موشک باران دەکرین، ئاخۆ دەوڵەت ڕاگەێنین چیمان بەسەر بێت. دەوڵەتیش ڕابگەینین لەوانەیە هەر بەقەدر ئەمە زۆرمان لێ بکەن. باشە. ئێمە ئەوەی کە بەداخی بۆتە جێگەی داخ بۆ ئێمە ئەوەی کە کاریگەری هەیە لەوەی کە ئێمە ئەعلانی دەوڵەت نەکرێ و ئێمە سەربەخۆ نەبین تەبا نەبوونی گەلی کووردە ڕوونە پەرتەوازەی ناوماڵی کووردە بە دڵنیاییەوە ئەگەر ناوماڵی کورد یەک بخرێ ئەگەر ئێمە هەموو حەزبولایەنە سیاسیەکان و هەموو چین و توێژەکانی کوردستان یەک هەڵوێست و یەک دەنگ بین ئێمە ئەگەر نیفاق و تەفرەقەی ناحەزان و دژمنان تەئسیر نەکات لەسەر ئیرادەمان بەس کاگە بەرتخوا بۆ ئێمە ئەتوانین ئیعلانی دەوڵەت بکەین باشە و هەر ئەوەنە تەسحیە دەین کە پێشووتر دامانە لەوەش کەمتر تەسحیە دەین. ئەم تەباویەک دەنگێ بۆ دروست نابێت. خۆ بۆ نمونە هەر حیزبێکی سیاسی بەردەوام بانگەشەی ئەمە دەکات کە دەبێت کورد یەک دەنگ یەکگوتار بێت، بەڵام کاتێک دێتە سەبابەتێکی هەستیاری گرنگی نەتەوەیی هەرێکێو لە ئاوازێک دەخوێنێت. گرفتەکە لەکوێدایە بە دیاریکراوی؟ گرفت لەوەیە دوژمنانی ئێمەش نەخەوتون کاکارسەلان. باشە. دوژمنانی ئێمە و نارانی کورد و کوردستان ئەوانش نەخەوتون، ئەوانش وشیارن، ئەوانش کار لەسەرەوەکەن کە ئێمە یەک نەبین تەبا نەبین ماڵی کورد یەک نەخرێ پەرتەوازن. ئەوان بە درێژایی 100 ساڵی ڕابردوو لە پەرتەوازەی ئێمە ئەوان توانیانە سەیتەرە بکەنە سەر کوردە، لە پەرتەوازەی و یەک هەڵوێست نەبوونی کورد توانیانە ئەوان تیری خۆیان بەهاوێژن و بۆ بە ئاگا ناینەوە کاک ئەکبەر بە ئاگا ناینەوە چونکە بەرژەوەندیە یاخود ململانی حیزبیە. ململانی حزبیش هەیە، من ناڵێ ململانی حزبی نەیە، بەڵام خۆزگە ململانی حزبی لە پێناوی باشتر خزمەتکردنی گەلی کوردستان و لە پێناوی باشتر ئاوەدانکردنەوە خزمەتکردن بە کوردستان بێت، لە پێناوی پاراستنی ئەم نیشتمانە بێ ململانی و بەڵام ئەوە نییە لە پێناو ئەمەدانە بۆ بۆی ڕۆژنامە ڕۆژەکەی بەڵێ لە پێناو ئەوە نییە، لە پێناوی بەرژەوەندی تەسکی کەسیە من دەتوانم بڵێم، لە پێناو ئەوەیە کە بتوانین لەوانەیە مادیاتیش دەوری هەبێ لێرە سەروەت و سامان لەوانەیە دەوری هەبێ لەمە خەڵکێک بە گومانی ئەوەی کە دەوڵەتێک یا چەند دەوڵەتێک پشتیوانیە کا لە ڕووی مادی و لە ڕووی معنەویەوە پشت لە ملەتی خۆی بکات لە سەنگەری ملەتی خۆی نەبێت هاو هەڵوێست نەبێت لەگەڵ حەزبولایەنەکانی تر بۆ پاراستنی کوردستان. کاگەبەر بۆ ئەوەی ئەمە ڕوونەدات تا چەند گرنگە ئێمە خاوەنی استراتیژێتێکی ڕوون بین بۆ مامەڵەکردن لەگەڵ هێزەکانی دەرەوەی خۆمان بە تایبەتی وڵاتانی دراوسێ ئێرانە سووریایە هەر وڵاتێکی دیکەیە تا ئێستا پێم وابێت ئەم استراتیژێتە ڕوونە نییە. ئەمە تا چەند گرنگە بکرێتە بەرنامەی کاری داهاتووی سەرکردایەتی کورد. ئەبێت لە ئەولویەتی کاری سەرکردایەتی کورد ئەوە بێجارێک پێش هەموو شتێ ناوماڵی کورد ڕێک بخێنەوە
پێش هەموو شتێک ئێمە یەکەڵوێستی و برایەتی و تەبای دروست بکەین. باشە ئێمە دوژمنی دەوروبەری خۆمان وڵاتانی دراوسێ نین، ئێمە دۆستین لەگەڵ ئەوانە و دەستی دۆستایەتی و برایەتیشمان بۆیان درێژ کردووە، بەڵام ئەوان دۆستایەتیان لە کوردستان نایەوێ، ئەوان داوای تەسلیم بوونەکەن لە کوردستان تەسلیم نابێت، باشە کوردستان ناچەمێت. ئەمە فەرمودەی جەنابی سەرۆک بارزانیە. ئەتوانن بە ئاشتی بە برایەتی بە هاوسەتی بێن ئێمە لە بەشی خۆشمانیان پێ بدەین، ئێمە لە زۆر شتی خۆشمان تەنازل بکەین، بەڵام وەکو ئەوەی کە بیانەوێ ئێمە ژێردەستە بین، ئێمە جارێکی تر ناگەڕێنەوە بۆ ژێردەستی. ئێمە ئامادەین بمرین، ئامادەین بمرین، ئامادەین کە بمان کوژن، باشە بەڵام ئامادە نین ئێمە تەسلیم ببین، ئامادە نین ئێمە تەسلیم ببین، ئامادە نین کەرامەتمان بشکێنن. و لە سە ساڵی ڕابردووش کورد و کوردستان بە درێژایی هەموو ئەو شۆڕشانەی کە کردوێتی بە درێژایی هەموو ئەو ڕاپەڕینە قەت ڕۆژێک لە ڕۆژان پێشمەرگە کورد شۆڕش دەست درێژی نەکردوتە سەرماڵی ئەوان، بۆمانەوە هەمیشە ئەوان پەلاماری ئێمەیان داوە، پەلاماری خاکی ئێمەیان داوە، خاکی ئێمەیان داگیر کردووە، نیشتمانی ئێمەیان داگیر کردووە، نیشتمانی ئێمەیان وێران کردووە، گەلانی ئێمەیان زیندە بەچاڵ کردووە، ئەنفالیان کردووە، کیمیابارانیان کردووە، قەتڵ و عام کراوین گەورە و بچووکمان پێکەوە، بەڵام ئێمە خۆڕاگر بووینە، ئێمە دیفاعمان لە ماڵی خۆمان کردووە، دیفاعمان لە خاکی خۆمان کردووە بە پێی شەرعی ئیسلامیش بە پێی دینی ئیسلامیش. هەر کەسێک ئەگەر پارێزگاری لە ماڵی خۆی و لە کیانی خۆی و لە نیشتمانی خۆی نەکا، لەوانەیە موسڵمان ئیسلام و لیشی لەوانەیە جێگەی کومان بێت. ئەگەر بە زمانی هێز قسە بکەین ئێمە دەتوانین ئەم پارێزگاری لە خۆمان بکەین، ئێمە یان بە هێندەی ئەمە بۆ نمونە پێویستمەوە پاڵپشتی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا هەیە. پێ دوای ئێستا کورد دۆستێکی باشی هەیە لێرەدا؟ ئێمە هەڕەشە ناکەین، باش ئێمە بە زمانی هێزیش قسە ناکەین، باش، چونکە ئەگەر تۆ منطقی بەراورد بکەی هێزی ئێمە لە چاو هێزی ئەوان کابراوتی زەوی و ئاسمانە نابەرامبەرە، نابەرامبەر. باش نەهێزی ئەمە بەقەدەر هێزی ئەوانە، نە لەشکر و جێشی و پێشمەرگەی ئێمە بەقەدەر جێش و پێشمەرگە و سوپای ئەوانە، نە چەک و تەقەمەنی و عتادی ئێمەش بەقەدەری ئەوانە، بەڵام ئێمە باوەڕمان بە ئیرادەی میلەتی خۆمان هەیە، ئێمە هەرچەند هێزیشمان نەبێت بەراوردیش نەکرێ لەگەڵ ئەوانە، بەڵام ئێمە خاوەن ئیرادەین، ئێمە خاوەن خاکی، ئێمە بە خوێن ئەم نیشتمانەی خۆمان و ئەم میلەتی خۆمان ئەپارێزین ڕوونە، بەڵام دڵیشمان خۆشە بە دۆستەکانمان. لە ساڵانی ڕابردوو لەوانەیە ئێمە ئەوەنە دۆست و ئەوەنە هاوپەیمانمان نەبوو. ئەم ڕۆژێک نییە تۆ لە سایی تەکنۆلۆژیا و زانستا ئەمڕۆ ئەوە نییە تۆ ئەو زوڵمەی کە لە ئێمە ئەکرێ پەردەپۆش بکرێ، ئەو ستەمەی کە لە ئێمە ئەکرێ بە پێی ساڵانی شەستەکان و هەفتاگان و پەنجاکان و ئەوانەی ئەو زوڵمەی کە لە ئێمە ئەکراوە لە ملەتی کوردەکرا پەردەپۆشەکرا کەس پێی نەیەزانی. دۆستەکانی کورد دەتوانن چی بکەن بۆ کورد؟ عینی کاتا تۆ هەموو دنیا ئەزانێ کە ستەم لە ئێمە کرێ، باشە کە زوڵم لە ئێمە کرێ، کە هەڵەشە لە ئێمە کرێ، کە ئێمە ئەکوژن، کە ئێمە قەتڵ و عامەکە. کەواتە دۆستەکانی کورد دەتوانن چی بکەن بۆ کورد؟ دۆستەکانی کورد ئەتوانن هەڵوێستیان هەبێ، ئەتوانێت ئیدانە بکەن، ئەتوانن ڕای بۆستێن، ئەتوانن فشاری زیاتر بخەنە سەر ئەوانەی کە ستەم لە ئێمە لە ئاستە و چاوەڕێنە بوو کە ئێمە هەمان بولیان ئەم جارەیان لە جارەکانی پێشتر باشتر بووە، بەڵام هێشتا لە چاو تموحی ئێمە نییە، چونکە ئەبێ ئەوان دەوڵەتن، ئەوان دۆستی ئێمەن، ئەوان هاوپەیمانی ئێمەن، بە تایبەتی ئەمریکا، بە تایبەتی ئەوروپا، ئەوان بە تایبەتی فەرەنسا، بریتانیا باشتر بێنە سەرخەت، تەنها بە دروشمێک ئیدانەکردن بەس نییە، کیفایەت نییە. بۆ ئەمریکا ئەبێ ئستۆپی پێ بکەن، باشە ئەبێ بڵێن تۆ ئەمە تۆ سەرپێچی یاسای نێودەوڵەتیت کردووە، تۆ خاکی دەوڵەتێکی ترت بەزاندووە، تۆ ناکری هەر کاتێ هەوەست هەبوو شەلم پێرم دەست ناپارێزم ئەبێ ئەنجام بدەی، ناکرێ هەر کاتێ هەوەست هەبوو قەتڵ و عام بکەیت، هەر کاتێ هەوەست هەبوو وێرانی دروست بکەیت. ساڵی پار دایان لە ماڵی بازرگانێکی تری ئێمە شێخباز ئەم ساڵیش کاکە پێشڕە و ئایلەکەیان قەتڵ و عام کرد. ناکرێت تۆ هەر کاتێک بەتەوێت هێزی خۆت پیشان بدەیت تەجاوزی سەر حەقی ملەتێکی تر بکەیت، ماڵێکی تر وێران بکەیت، پەلاماری هاوسەی خۆت و دراوسەی خۆت و نیشتمانی کەواتەی تر کاگەکبەر ئەم هەڕەشانە هەڕەشەیەکی جددین یاخود کاتین و دەکرێت کۆتاییان پێ بێت؟ ئەم هەڕەشانە هەڕەشەی جددین، چونکە تۆ ئەو ساروخانەی کە ئەوان بەکارانیانەوە ئەم ساروخانە ساروخی یێروا ئەس چەکێکی قورس هەڕەشەی جددین بەڕاستی، چونکە ئەمە ئەیانەوێ ئەمە چاوی ئێمە بشکێنن و بەمە ئیرادەی ئێمە بشکێنن و یانەوێ ئستۆپ بە ئێمە بکەن، بەڵام لەگەڵ ئەوەشە
ئەکرێتەوە بە قانونی لە دۆڵی بە یاسانەوە دەوڵەتی ئەمە بە فشارێکی زیاتر ئەتوانێت ئەمە ڕابگری. ئەمجا عێراقیش لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ڕێکەوتنی ئەمنی هەیە، ئەوەی کە ئەوان داوایان کردو عێراق پابەند بۆ پێیوە، ئەوەی کە ئەوان لە ڕێکەوتنی ئەمنی داوایان کردو واژووی لەسەر کراوە عێراق پابەند بووە، کوردستانیش پابەند بۆ پێیوە. هیچ کاتێک لە ناو خاکی ئێمەوە مەترسی بۆ ئێران دروست نەکراوە، پەلاماری خاکی ئێران نەدراوە. ئەمە احترامی سنوورەکانی ئێران و هاوڵاتیانی ئێران و دەوڵەتی ئێران ئەم ڕێکەوتنە ئەمنی هەڵەشاندەوە کە لە نێوان هەردوولادا بوو؟ نا هەڵنەوەشاوەتەوە، بەڵام پێشێلی کردووە. بەڵێ پێشێلی کردووە. بەڵام ئەم جارەشیان من هەڵوێستی دەوڵەتی عێراقی بە باشتر ئەبینم، ئیجابیتر بوو لەوەی کە باڵێزی عێراقیان لە ئێران بانگێش کرد، لەوەی کە لێرە لە بەغدا باڵێزی ئێرانیان بانگێش کرد و نامێنە ڕازایەتیان پێیدا، لەوەی کە ڕئیس وزەرا جەنابی سوودانی و جەنابی برادەورە کاک مەسرور وەزیری دەرەوەی ئێرانیان نەبینی، لەوەی کە بە ڕاشکاوی مەوقفی هەڵوێستی خۆیانیان ئێعلان کردووە. من ئەم جارە هەڵوێستەکان بە باشتر ئەبینم. کاگەک بەروەکو دوایین پرسیار، ئەم دۆخە ئەم هێرشانە بەکوێ دەگات؟ ئەم هێرشانە هەروەکو باسم کرد ڕاستە ئێمە قوربانی لێ دەکەوێتەوە، شەهید و برینداری لێکەوێتەوە کە جێگای داخە، ناسەخانگیری و نائەمنیەتی لێکەوێتەوە کە جێگای داخە، لەوانەیە ئستۆپیش بێ بۆ هەنێک گەورە بازرگان و کۆمپانیاکە نێن دەستی ئاوەدانکردنە بێنن بۆ کوردستان. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشان ناتوانن ئەم حرەکەیەی بەرەو پێشچوونەی کوردستان بوەستێنن. زۆر سپاس بۆ بەڕێز ئەکبەر حەیدەرخان بەرپرسی دقی 15 پارتی دیموکراتی کوردستان. سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بێت. سپاس بۆ جەنابەت، زۆر سپاس بۆ ئەم دەرفەت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە لە ئارامی و خۆشی دابن.